من استطاع منكم الباءة فليتزوج. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک لە ئێوە توانای جەستەیی بۆ هاوسەرگیری هەبوو، ماڵ و حاڵێکی هەبوو، دەستی بەکار و کەسابەتێکەوە هەبوو، دەیتوانی دەستی خاتوونێک کچێکی بە حیا و حرمەت لە ماڵی باوکیەوە بگرێ بە شەریعەتی خوای پەروەردگار مارەی کا لە خۆی بیهێنێتە ماڵی خۆی، بەرگی بۆ دابین کە، خواردنی بۆ دابین کە، شوێنی نیشتەجێبوونی بە ئەندازەی پێویست و توانای دارایی خۆی بۆ دابین کە، ئەو کاتە پێویستە فەلیەتەزەوەج، نابێ بە تەنیا بمێنێتەوە. سنگڵی و بە تەنیا ژیان لە دینی ئێمەدا ڕەوا نییە و قەدەغەکراوە. ئەو کاتە فەلیەتەزەوەج با خێرا پەلە بکە و هاوسەرگیری بکە. هەروەها پێویستە باوکو و دایک، برا و خوشک، خزم و کەس و کار و قەوم، دۆستان و هاوڕێیان و خەمخۆران، حکوومەت و بەڕێوەبەری وڵات لە هەر سەردەم و زەمان و زەمینێکدا مشورخۆری کچە بێ هاوسەرەکان، کوڕە بێ هاوسەرەکان، ئافرەتە بێ هاوژینەکان، پیاوە بێ هاوژینەکان بن، خەمیان لێ بخۆن، هاوسەرگیریان بۆ ئاسان بکەن. کەواتە هاوسەرگیری پرۆسەیەکی پێویستی ضرورە بۆ بەردەوامبوونی ژیانی دروست لەسەر زەویدا. ئەم پرۆسەی هاوسەرگیریە پرۆسەیەکی زۆر پیرۆزە، زۆر مبارەکە. وەڵڵاهی باوکو دایکی ئازیز، ئەو پارەی کەوا خەرجی دەکەی بۆ پێکێنانی ماڵێکی نوێ بۆ کوڕەکەت، بۆ پێکێنانی ماڵێکی نوێ لە کاتی بەشودانی کچەکەتدا، پارەیەکت کۆ کردوتەوە بە موچە، بە ڕەنجی شان، بەکار و کەسابەت، پارەیەکی مۆڵت هێناوە و دەبێت لە کتوپڕێکا بیدەی بە زێڕ بۆی کەلوپەلی ناوماڵی بۆ ئامادەکەی، ئەگەر تواناتە بێ خانوەکەی بۆ بکڕی، ئەگەر توانە نەبوو خانوێکی بۆ بەکرێ بگری، کەلوپەلی ناوماڵی بۆ دابینکەی، ئۆتۆمبیلێکی شایستە بە ژیانی بۆ بکڕی. ئەمانە سیر دەکەی ئەوەی کەوا جەنابەت تۆی باوکی بەڕێز، تۆی دایکی بەڕێز لە سەرەتای هاوسەرگیریتانەوە، لە تەمەنی گەنجی و جوانیتانەوە هەمووتان کۆ کردبەوە. ئێستا کە سوپاس بۆ خوا کوڕەکەت پێگەیشتووە، کچەکەت پێگەیشتووە، وەختی هاوسەرگیریەتی سیر دەکەی دێەوە سەر سفر، هەمووت سەرف کرد لە پێناویاندا. ئەمە بە شتێکی ئاسایی مەزانەوە، مەزانە ئەمە هەر ڕۆی ئەمە واجبێک بوو لەسرت، بەڵێ پێویست بوو لەسرت، بەڵام بڕواتان هەبێت لە حەجی سونەت، فەرز ناڵێم، لە حەجی سونەت خێری زیاترە، لە عومرەی سونەت خێری زیاترە. وەڵڵاهی گەورەترین سەدەقە و خێرە. یعنی تۆ ئەگەر بچی هاوسەرگیری بۆ کەسێکی بێ هاوسەر ئەنجام بدەیت کە هەژارە و فەقیرە و بێکەسە، چەندە خێرە ئەوەی کە بۆ منداڵەکەی خۆت، بۆ کوڕەکەی خۆت، بۆ کچەکەی خۆت لە هاوسەرگیریدا سەرفی دەکەی، وەڵڵاهی خێری زۆر زۆر زیاترە. بۆیە دایک و باوک نابێ بڵێ وەڵڵا بەهۆی ژنهێنانی کوڕەکەمەوە هەر تاڵان کرام، وەڵڵا ئەوەی کۆمان کردبەوە لە مناڵیەوە هەمومان لە کوڕ و کچەکانماندا لە هاوسەرگیریدا سەرف کرد. قسەکەت ڕاستە، خەرجت کرد، بەڵام ئەلحەمدولیلا ئەمە تۆ دارەکەت هاتۆتە بەر، ئەمە بەرهەمی دڵەکەی تۆیە، ئەمە ئەلحەمدولیلا خێزانێکە لە خێزانەکەی تۆ جیا دەبێتەوە. ئەوە لەو لایەنت دەرونیەوە چەند خۆشحاڵی و پاشانیش بۆ ئەجر و پاداشتی قیامەتت. ئەم پارانەی کە لە گەنجەتیەوە لە سەرەتای ژیانی هاوسەری خۆت و خێزانتەوە کۆت کردەوە، هەمووت ئێستا لە پرۆسەی هاوسەرگیری کوڕەکەت و کچەکە تا خەرج کردەوە، ئەوە بە فیڕۆ نەچووە. واللهی ئەگەر تەنانەت کوڕەکە بێوەفا بێ، کچەکە خوا نەخواستە بێوەفا بێ و مەمنونن نەبێ و هەر گوێت پێنەدا، چونکە تۆ بە پاک و پوختی بە پارەی حەڵال کۆت کردوێتەوە و بە نێتێکی خاوێن بڕیارت داوە هاوسەرگیریان بۆ ئەنجام بدەیت و خەمیان لێ بخۆی و محتاجی دەستی خەڵک نەبن و نەچنە سەر بەڕەو ماڵی خەڵک و چاوبەرەژێری خەڵک نەبن و لە سەرەتای هاوسەرگیریەوە بەهۆی هەژاریە و کێشە نەکەوێتە نێوانیانەوە، بەمنێتە خاوێنانە داوای پاداشتر لە خوای پەروەردگار کرد. وەڵی هەموو پارەکانت بە سەدەقە و بەخێر بۆ دەنووسرێ، هەمووی لە قیامەتە لە گەورەترین خێرەکانە ئەو پارەی کەوا بۆ کوڕکچەکان لە کاتی هاوسەرگیریدا خەرجی دەکەیت. چونکە وتمان پرۆسەی هاوسەرگیری بەڕاستی پرۆسەیەکی پیرۆزە. بەخوا دەچی مزگەوتێک دروست دەکەی، ئەنجامدانی هاوسەرگیری بۆ کوڕکچەکەت بە حەڵاڵی و بە شەرعی بە ئەندازەی دروستکردنی ئەو مزگەوت و ماڵی خوایە پیرۆزە.